با بێمە سەرباسی ئەو قاسەیە چی تێدا بوو؟ چیتیا بۆ قاسەیە چیتیا بوو؟ ئێمە کە قاسەکەمان کردەوە زێدەڕۆی نییە بڵێم پارەی لێ دەڕژایە خوارەوە. پارەکە بەسەرماندا ڕژا. چەندین جۆر پارەی بیانی لە دۆلارەوە بۆ ڕیاڵی سعودی، دیناری بەحرەینی و دراوی مەغریبی و بگرە ڕووسی و تەنانەت هەندێکیان نەمدەزانی پارەی چ وڵاتێکن. بە زمانێک لەسەریان نووسرا بوو نەمدەزانی چ زمانێکە تا بزانم پارەکە هیچ وڵاتێکە. بەهەرحاڵ پارەی عێراقی بە سەفتە، پارەی سعودی بە سەفتە، ڕیالی سعودی، دیناری کوێتی، جگە لەوانەش دوو تەنەکەی گەورە خشت و زێڕ. خۆی تەنەکەیەک 16 کیلۆیە. ناتوانم بڵێم هەرێکە 16 کیلۆ زێڕیان تێدا بوو، بەڵام پێم وایە هەرێکە 4 کیلۆ زێڕیان تێدا بوو. باشە باو پرسیارەش بکەم کەواتە ئەم هەموو پارەی بیانیەتیا بۆی وڵاتانی جۆرا و جۆر ئەم پارانە چۆن گەیشت بۆ دەستی سەید باقر الحەشیم؟ خۆ ینی بە دەستی گەیشتووە، خۆ لە ڕێگەی بانکەوە نەگەیشتووە، ینی چۆن گەیشتوتە دەستی؟ یعنی لەم هەموو وڵاتانەوە خەڵک سەردانی کردووە؟ بۆچی بەو هەموو عوملە جیاوازە؟ ئەو مەرجع بوو. مەرجعی شتێکی هەیە بە ناوی مافی شەرعی. وبعد طبعا يعني سيد الخوئي كان يتلقى. هەڵبەتە سەید خۆئیش بێگومان ئەوەی هەبوو بەو سیفەتەی مەرجعی باڵایە، بەڵام ئەمیش مەرجعێکی گەورە بوو. خەڵکێکی زۆری عەرەب لایەنگری بوون و پارەیان بۆ دەهێنا. ئەم پارانە خۆم بینیم یەکی پارچە کاغەزێکیان پێوە بوو. بۆ نمونە 200 دلار کاغەزێکیان پێوە بوو، ناوێکی لەسەر نووسرا بوو. بۆ نمونە محەممەد عەلی فڵانی، واتە ناوەکانیان دەنووسین. شتەکە ڕوون بوو کە ئەمانە مافی شەرعین. لە دیدارێکی خۆشمدا لە بەرنامەکەی دکتۆر حەمید گوتم ڕوون و ئاشکرایە ئەمە حەقی شەرعیە. تۆ کە ناوەکان دەبینی دەزانی کە ئەمە حەقی شەرعیە و لە خەڵکەوە هاتووە. پارەیەکە وەکو زەکات دراوە، چونکە زەکات لای شیعە جیاوازە لە سەکاتی سوننە. زێڕەکانیش ناویان لەسەر نووسرا بوو. هەر پارچەیەک زێر ناوێکی لەسەر بوو. ئەمانە خەڵک بەخشیونی. یەکێک زێڕی زۆری هەیە و دەیەوێ مافی شەرعی لێ بدات، دەشێت دەیداتە سەید. باش ئەو هەموو پارەیە کە ئێوە بینیتان چەندی پێشوو تاجیاتان کردەوە و حسابتان کرد و ینی پارەیە هەموو وڵاتە بۆە جاکرێت چەند بوو؟ ینی ئەگەر بیخەمڵێنی بە پارە بە دۆلار ئەو کاتە چەندە بێ؟ ئێمە کە ئەو پارە و زێڕانەمان بینی وەکو لە بیرمە پێم وایە مفەوەز دەخیل بوو کە تکریتیە و هێشتا لە ژیاندا ماوە. گوتی گەورم با هەمووی بکەینە چەند کیسەیەکەوە و بیبینەوە بۆ ماڵەوە، لەوێ بەشی دەکەین. خۆت چەند دایە ئێمە بیدە و باقیەکەی ببە. گوتمەوە کاری من نییە. ئەو کاتە دەستپاکی هەبوو. گوتمەوە کاری من نییە. هەر لەوێدا بە هۆکی تۆکی پەیوەندیم بە بەڕێوبەرەوە کرد. گوتم تکایە بە خێراترین کات بگەنە ئێرە، کارێکی زۆر گرنگمان هەیە و لە ماڵی سەید محەممەد باقر سەدرین. گوتم خۆ دەفتەرەکان و چەند ئۆتۆمبیلێک وەرن. ئەوە بوو بە خێرایی هاتن و گەیشتن ئەوێ. هەموو زێڕ و پارە و شتەکانمان بار کرد و بردمانەوە بۆ بەڕێوبەرایەتی ئەمن. لەوێ بەڕێوبەری ئەمن تەلەفۆنێکی بۆ بانک کرد و چەند فەرمانبەرێکی بانک هاتن و دەستیان بە ژماردنی کرد. دایان ژمارد و دایان کردە سەفتە. دایان ژمارد و دایان کردە سەفتە هەتا هەمووی جیاکرایەوە. بەڵام ئەوانیش هەندێک لەو دراوانەیان نەدەناسیەوە کە هی کام وڵاتن. قسم من العملة الصعبة ما عرفوا عايديتها أي دولة هذه. بەڵێ بەس بە گشتی زانیتان چەندەی بوو چەنە پارە بۆ هەمووی؟ یعنی چەندەی پارە کردە و پارەیە تقریبا؟ دەتوانم ئێستا مەزەندەی بکەم بە 100 ملیۆن، بە 50 ملیۆن، لەوانەیە بە 70 ملیۆن، چونکە نازانم بەرامبەر چەندی ئێستایە. من لە سەرەتاوە گوتم نازانم بەرامبەر چەند پارەی ئێستا ڕادەوەستێ. ڕەنگە لەو کاتەدا 10 ملیۆن بوو بێ، بەڵام 10 ملیۆنی ئەو کاتە هەمان 10 ملیۆنی ئێستایە. بەهای دۆلاری ئەو کاتە وەکو بەهای دۆلاری ئێستا بوو. بەڵێ